دیارە ئێمە هەمومان قەناعەتمان بەوەیە دەبێت ژیان بەردەوام بێ نابێ بوەستێ لە هیچ شوێنێکدا و هیچ شتێک نابێت ببێتە بربەست لە بەرەو ژیان بەردەوامبوون. بۆیە ئەمساڵ بیرمان لێکردەوە حوتەمین فستیڤال لە ڕێگەی ئۆنلاینەوە بکەین هەڵساین لە نزیکی 15 وڵاتەوە داوای بەرهەممان کرد بەرهەمەکانیان بۆ تۆمار کردین هێمان هێنایان ئێمەش لێران هەمومان لە فلتەردا ئەو بەرهەمانەی باش بوون لێمان گرت و کردمان بە فستیڤالێک و لە ڕێگەی ئۆنلاینەوە نمایشمان کرد دیارە 20 گروپ لە 15 وڵات بەشدارە ئەمساڵ. ساڵانی ڕابردوو تام و چێژێکی تایبەتی هەبوو خەڵکێکی زۆر لەو سێ چوار ڕۆژەی کە فستیڤال لە ڕانێ دەبوو وەکو کەرنەڤاڵێک لێ دەهات خەڵکێکی زۆر ڕووی لەو شارە دەکرد لە ڕووی ئابووریەوە لە زۆر ڕۆوە گۆڕانکاریی زۆری بەسەر ئەو شارە دەدەینە بەڵام بڵێ ئێستا بەداخەوە سستا ساردا بەڵام هەر چۆنەکەوی وەک گوتم بڕیارمان داوە نابێت ژیان بوەستێ دەبێت بەردەوام. هەرتیپە و لای خۆیەوە لە ڕێگەی لیکی خۆیەوە نمایشی دەکاتەوە تامان ئێستا ئەو کاتێک ئێستای مەخسیدا دەکەین لە هەموو ئەو وڵاتانە نمایش دەکرێتەوە ئیشەکانیان ئەوانش ئیشی ئێمە دەبینن ئێمە ئیشی ئەوان دەبینن هەموو گروپەکان ئیشی هەموو وڵاتەکان دەبین ئێستا لەو کاتێک کە تاقسێدا دەکەین چالاکیەکە هەموو شەوێک ساعات 8 دەست پێ ئەکاتەوە. ئەمفاڵ ئەی برینت لەشێ ئاخامەدا چێ بووین تمە بکوژی ڕادبینەڤە بەبن ئاختکەی ساخت بینەڤە مەژێک بەدکەیت گەهین ئێکڤە هوسا ئەمێش جیا فێر بووین